برینداربوونی مێشکی مرۆڤ لە ئاکامی کێشانی سەر بە شتێکدا ڕەنگە لە هەموو کەسێکدا ڕوو بدات، وەک لە ئاکامی ڕوودانی ئۆتۆمبیل و کەوتن لە ڕوودانی وەرزشیدا. زۆر لە زیندوماوانی ئەمریکایی پاش شەڕەکان بەهۆی تەقینەوەکان زیان بە مێشکیان گەیشتووە و کاری ئاسایی مێشک تێک دەدات و دەبێتە مای شکستی هەمیشەیی. بەر لەوەی زاکاری لایدێست دووچاری برینداری مێشک بێت ناوبرا و گەمەی فوتبۆلی دەکرد و وای ئێستا تەنها دەخوازێت سەر لە نوێ بە پێ بتوانێت بڕوە. برینداری مێشک نەتوانینی کاری جەستەیی لێ دەکەوێتەوە، هەروەها گۆڕانی لە توانای زەیندا و ڕەفتاری کەسەکەدا. پزیشکان دەشڵێن ڕەنگە نەخۆشی خەمۆکی قورسی لێ بکەوێتەوە. شەیندێڵ 3 ساڵ لەمەوبەر زیان بە مێشکی کەوت دەڵێت. جەستەم ماندووە و خەمۆچیم لە جاران زیاترە، بەڵام خەریکە باشتر دەبم. چارلز بۆمباردەیەی دەروونناس و دکتۆر جێسی فان لە زانکۆی واشنگتن توێژینەوەیان بۆ 1 ساڵ لەسەر پتر لە 500 نەخۆش کرد ئەوانەی دووچاری زامی مێشک بوون و دەڵێت. بەلای کەم لە 53 ئەوانەی توێژینەوەمان لەسەرکردن لە ماوەی یەکەم ساڵی دوای زیانگەیشتن بە مێشکیان دووچاری خەمۆکی بووبوون. ژمارە ئەو نەخۆشیانی بەدەست خەمۆکیەوەدایان ناڵەن نزیکەی 8 لەوەی پێشبینی دەکرا فرەتر بوو. تەنانەت لە نێو ئەو کەسانەی بەر لە برینداربوونی مێشکێن خەمۆکی زۆریان نەبووە، لە سدا 41 ئەوانەی لە ساڵی دوای برینداربوونی مێشکیان تووشی خەمۆکی بوون. توێژەرەوان بۆیان ئاشکرا بوو چارەسەری پزیشکی وەک کارێکی ڕۆتینی چارەسەری نەخۆشی خەمۆکی لە خۆ نەدەگرت. بۆمان دەرکەوت تەنها لە سدا 44 ئەوانەی خەمۆکیان هەبوو چارەسەری پزیشکیان بۆ کرابوو، تەنها لە سدا 40 دەرمانی دژە خەمۆکیان بەکارهێنا و تەنها لە سدا 20 چارەسەری دەرونیان کرابوو. توێژەرەوان دەڵێن ڕێژەکانی راپۆرتکراوی نەخۆشی خەمۆکی سەخت ڕەنگە نەگۆڕ بن و کێشەکە پێدەچێت مەزنتر بێت. توێژەرەوان دەشڵێن ئەگەر چارەسەری مێشک بۆ چارەسەری ئەو نەخۆشانەی زیان بە مێشکیان گەیشتووە بکرێت، ڕەنگە دەرەنجامی چارەسەرەکە باشتر بکات. ئەم توێژینەوەی لەلایەن گۆڤاری کۆمەڵی پزیشکی ئەمریکایی بڵاو کرایەوە. ئەم راپۆرتە لە بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا پێشکەشتان کرا.